چۆن دەڕوانیتە هێرشی سەربازی تورکیا بۆ سەر عەفرین. بەڕاستی زۆر پێمان ناخۆشە بۆ شاری عەفرین، چونکە زۆر ناخۆشە. هەموو شاری کوردی لێیە، هەموو کوردن، وەک هیچ فەرقی کوردی هەولێری کوردی وێندەی شاری عەفرین، بەڵام زۆر پێمان ناخۆشە، چونکە هەموو عایلە و مناڵە هەموو ڕۆیشتونە، زۆر پێمان ناخۆشە بەداخۆ. من بە هەموو شێوەیەکە و هێرشانی تورکیا بۆ سەر شاری عەفرینی کوردستان هیداناکەم. بەڕاستی پاڵپشتی خۆم بۆ برایەکانمان لە ڕۆژاوا دەرەبڕم. بەڕاستی دوژمنەکانی کوردی تر تورک بن، عەرەب بن، فارس بن، بە هیچ شێوەیەک خۆشی ئەم میلەتیان ناوێتن. بۆیە بە هەموو شێوەیەکە ببینین کورد لار شوێنێک پێشکەوتنێک شتێک بەخۆی ببینێ، ڕاستەوخۆ چاویان پێ هەڵنایەت و هەموو هەوڵێکەدەن بۆ لەناوبردن. بەڕاستی ئیدانەی هێرشەکەی حکومەتەکەی ڕەزەب تایب ئەردۆغان دەکەین بۆ سەر عەفرین غەدرێکی زۆرە. دیسان دوای 16 ئۆکتۆبر لەگەلی کورد دەکرێت، بە هەموو شێوە ئیدانەی دەکەین. یعنی سەیرە تا ئێستا حکومەتان دەرمافی مرۆڤ نهاتوونە سەرخەت. سەرکۆنێ ئەو هێرشانەی کە تورکیا بۆ سەر شاری عەفرین دەیکا پێم ناخۆشە. ئێستا لە هەموو دنیا هەموو خەڵک دەیبینی ئێستا غەدرێکی زۆر لە کورد دەکرێت و بە تایبەتی ئەمریکا من تێی ناگەم کە دەڵێ نیگەرانم. نیگەرانی چی؟ کوان بەقیفتان ڕزبەدەوە یەشەی تووچاکە دەکات لە بۆ سەربلەتی کوردستان و خاچی عەفرین و مەنتقەیەوە داگیرکاریە. تورکیا ئەگەر خۆی بە موسڵمان دەزانی بازارە واز لە کوردستان بینی نیوەی کوردستانی ما و داگیری کردیا. ئەگەر پێی وایە سنوورەکان دەبەزێ و سنوورەکان مشکلێ هەیە هەر مەنتقەی کوردستان تا ئێستا کورد چەشەماڵۆ کەس دەبووە. عەفرین خاچی مەیە، کوردستان هەر کوردستانە، هەزار ساڵی کەس داگیرمانکەن هەر هەردەستینەوە لەوەی تاکید بن بەنگۆژ ناشچین.